ساڵانە و لە مانگی نیساندا لە سەروبەندی پێشوازی لە ڕۆژی ژینگەی کوردستان چالاکی جۆراوجۆر بەڕێوە دەچێت کە دەبنا منبەری گلەی و گازندەی پسپۆڕانی ئەو بوارە. دیارترینی ئەو نیگەرانیانەش جێبەجێنەکردنی یاساکانی تایبەت بە پاراستنی ژینگە و نەبوونی هۆشیاریە لای هاوڵاتیان. لەبەرەوەی ئەو یاسایانە ئەو هێزە ئیلزامی پابندبوونەی نییە، یعنی وەکو میکانیزمی جێبەجێکردنی یاخود تیمەکانی پشکنین ئایا چ دەسەڵاتێکیان هەیە بەسەر ئەو کارگانەی کە دروست دەکرێن بۆ ئەوەی بپشکنن ئایا تا چ ڕادەیەک ئەوانە کاریگەریان هەیە بەسەر پیسبوونی ژینگە یاخود ئەو بیرەنەوتانەی کە لێ دەدرێن تا چ ڕادەیەک ئەوانە کاریگەریانە لەسەر پیسبوونی ژینگە. گرفتەکانی بەردەم ژینگەی سوورانیەک نەبوونی هوشیاری تا کە ئەمەش خاڵێکی سەرەکیە واتە چ کەم تەرخەمی زانکۆوەکان بیتن یاخود پەردەواردە بیتن نەمانتوانیوە نەوەیەکی تەندروست و ڕۆشنبیر بەرهەم بینین. هەروەها گرفتەکانیش ساڵانە ئەبینە ڕێژێکی زۆر نەمام دەچێنرێتن بەڵام ئەمانە یان بەهۆی ناتەواوی نەچاندنین یاخود بەهۆی نەپاراستنیان ڕێژەکە لەناودا چیت و ناتوانێتن وەکو پێویست بەکار بهێنرێتەوە. بە بڕوای تایبەتمەندانی ئەو بوارە زۆربوونی کارگەی پیشەسازی و ژمارەی ئۆتۆمبیل و زبڵ و خاشاک و نەبوونی کارگەی ڕیسایکلین بۆ دووبارە بەکارهێنانەوەی پاشماوەکان هەموو ئەمانە بوونەتە مەترسی بۆ سەرجینگەی هەرێمی کوردستان. ئێمە کۆمەڵە گرفتی گەورە لە وڵاتی ئێمە هەیە، زۆربوونی ژمارەی سیارە گرفتی گەورەیە، بوونی ڕێژەیەکی زۆری پاژماوەی خۆڵ و خاشاک کە ڕۆژانە نزیکەی 5-6,000 تەنە بە شێوەیەکی زانستی چارەسەر ناکرێت گرفتی گەورەیە. ئەو ئاوەی کەوە لە وڵاتی ئێمە هەیە و کە ئاوی پیس بوو، ئاوی ماڵان و کارگەکان و شوێنەکانی دیکە بەبێ ئەوەی کە چارەسەر بکرێتن دەچێتەوە ناو سەرچاوەکانی ئەو سەرچاوەکانی ئاو پیس دەکە، ئەمە گرفتی گەورەیە. کەمی ڕێژەی سەوزایی یاخود ساڵانە بە تایبەتی لە کاتی کۆتایی هاوین و سەرەتای پاییز ئاگرێکی زۆر دەکەوێتەوە، ڕێژەیەکی زۆری دارستانەکان من دەستێت، ئەمە گرفتی گەورەیە. ڕاوی نایاسایی تاوەکو ئێستا کە لە زۆر ناوچەی کوردستان هەیە، ئەمە گرفتی گەورەیە. سەوزایی بە قەڵغان و پارێزەری ژینگە دادەنرێ، ئەگەرچی ڕۆژ لە دوای ڕۆژیش ڕێژەی سەوزایی لە زیادبووندایە، بەڵام تا ئێستا لە سەنتەری شارەکانی هەرێمی کوردستان ڕێژەی سەوزایی نەگەیشتۆتە ستانداردی جیهانی کە لە 15 کۆیگشتی ناوچە ئاوەدانیەکانە. ئەم کێشەش دەچێتە سەرکۆی کێشە و گرفتەکانی دیکە کە ڕوبەڕووی سیستەمی ژینگەیی لە هەرێمی کوردستان دەبێتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.